لە پێناو گەشەسەندنی تەکنەلۆژیای وڵاتدا و ئەو سەرکەوتنانەی زادەی هەوڵ و ماندووبوونەکانتانن بە ئامانجی دەوڵەمەندکردنی ژێرخانی تەکنەلۆژی و بەهێزکردنی هێزی تەکنەلۆژیا بۆ دەستی کار. زانکۆی نێودەوڵەتی قەیوان بەشی ئەندازیاری پرۆگرامسازی بۆ ئامادە کردوون لە پەرەپێدان و بەڕێوەبردن و چاکردنەوەی پرۆگرامسازی گەورەکاندا ڕێبازێکی ئەندازیاری بەکاردەهێنێت. ئەندازیاری پرۆگرامسازی پێویستە بتوانێت شێوازی تەکنیکی و بەڕێوەبردنی سیستەماتیکی لە دروستکردنی پرۆگرامسازی کوالیتی بەرزدا بەکار بهێنێت. بەکارهێنەری نێودەوڵەتی زانستی کۆمپیوتەر لە ماوەی 4 ساڵدا کە تایبەتە بە ئەندازیاری پرۆگرامسازی پرۆگرامێکی ئەکادیمی نوێیە کە بە شێوەیەکی تایبەت داڕێژراوە بۆ پشتگیریکردنی پێویستی ئەندازیاری پرۆگرامسازی پیشەیی و بەتوانە بۆ ئەوەی ئەرکی زیادکردنی کاریگەری هەردوو کەرتی گشتی و تایبەت لە ئەستەوە بگرن. دەرچوانی بەشی ئەندازیاری پرۆگرامسازی دەتوانن کار بکەن وەک ئەندازیاری پرۆگرامسازی، ئەندازیاری پرۆژەی پرۆگرامسازی، شیکارکەری سیستەم، ئەندازیاری سیستەم، ئەندازیاری کوالیتی پرۆگرامسازی، ئەندازیاری ڕێکخەری پرۆگرامسازی، ئەندازیاری پرۆسەی پرۆگرامسازی، ئەندازیاری تاقیکردنەوەی پرۆگرامسازی، چاککەری پرۆگرامسازی، هەروەها لە ناوەندەکانی خوێندنی ئەکادیمی زانکۆ و پەیمانگاکان وەک توێژەر و دیزاینەری پرۆگرامسازی. زانکۆی نێودەوڵەتی قەیوان فرانچایزی هەردوو زانکۆی UTM و UITM مالیزیە. دەرچوانی ئەم زانکۆ نێودەوڵەتیە دەبنە خاوەنی بڕوانامەی بەکارهێنەری نێودەوڵەتی لە زانکۆی UTM مالیزی.